خەونێکی چەند گەورەیە خوێندنت لە پلەیەکی نایابدا لە بەرزترین زانکۆی وڵاتدا بێت. لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان خەونە گەورەکەت بۆ بەدی دەهێنین. خوێندن لە بەشی دەرمانسازی، پرۆگرامی دەرمانسازی ئەم زانکۆ نێودەوڵەتیە زۆر جیاواز و پێشکەوتووە. لێرە لەژێر سەرپەرشتی چەندان دکتۆر و پرۆفیسۆری بە ئەزمون لە پرۆگرامێکی پڕ لە زانستی دەرمانسازی 5 ساڵیدا و خوێندنێکی تەواو جیاواز و پێشکەوتوو دەخوێنیت. بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆرێسی نێودەوڵەتی بە جۆرێک ئامادە دەکرێت کە بتوانیت لە کەمترین ماوەی پاش تەواوکردنی خوێندن لەم بەشە تایبەتە دەست بەکار ببیت بۆ خزمەتکردن و کارکردن لە هەر دەرمانخانە و نەخۆشخانەیەک و کۆمپانیەکانی وەبەرهێنانی دەرمان و سەنتەرەکانی توێژینەوەی دەرمانسازی، هەروەها دامەزراوە ئەکادیمیەکان و دامەزراوە حکومی و ناحکومیەکان. ئێمە باشترینەکانتان بۆ فراهەم دەکەین بۆ بەدەستهێنانی بڕوانامە نێودەوڵەتیەکەتان لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان. زانکۆی نێودەوڵەتی قەیوان فرانچایزی هەردوو زانکۆی UTM و UITMی مالیزیە. دەرچوانی ئەم بەشە دەبنە خاوەنی بڕوانامەی بەکالۆرێسی نێودەوڵەتی لە زانکۆی UITMی مالیزی.